تەوەری یەکەمی بەرنامەکە گفتوگۆ دەکەین لەگەڵ هاتنی هەموو لای هەمووان ئاشکرا لەگەڵ هاتنی وەرزی پێگەیشتنی هەندێک لە بەروبوومە کشت و کاڵەکان کە لە هەرێمی کوردستان خواستی هاوڵاتیان لەسەر ئەو بەروبوومانە زیاکە. ئەم ساڵ بەهۆی ئەوەی کە هەم کێشەی ئەوە هەبوو کە لە زستانە تووشی سەرمایەکی زۆر بۆ هەرێمی کوردستان و ئێستاش بەهۆی کەمی ئاوە وشکە ساڵیەوە گرفتێک یعنی یاخود کەمێک لە گرفتەکان دروست بووە بۆ جوتیاران بەوەی کە بەرهەمانیان تا ڕادەیەک کەمترە لە چاو ساڵانی ترە. هۆکارەکەی چییە؟ چارەسەر چییە بۆ ئەوەی کە ئەم بابەتە زیاتر حکوومەت پێویستە بیکە بۆی کە بۆ کردن لەسەرم بابەتە میوانداری بەڕێز حسێن حەمەکەریممان کردەوە کە بەڕێزان وتەبێژی وەزارەتی کشت و کاڵی هەرێمن. کا حسێن بەخێر بێیت سەرچاو. زۆر سپاس خۆش بێ سڵاو ڕێزم بۆ بەڕێزتان و سەرجەم بینەرانی کەناڵی کورسا زۆر سپاسم دەرفەتە. بەخێر بێ یاخوا. با سەرەتا لە پرسیاری ئەوە دەست پێ بکەین وەکوەوەی کە ئێوە وەزارەتی کشت و کاڵی حکوومەتی هەرێم ئەم ساڵ لە بەروبوومی کشت و کاڵی ناوخۆی ڕازین ینی ئەو ڕێژێ و ئەو کوالیتی هەیە کە ساڵانی تر هەیبووە؟ بەڵێ زۆر سپاس. تەوان سپاس بۆ خوایانی ئەم ساڵ لە چاوەی کە دوو ساڵ لەسەریەک تا ڕادەیەک وشکە ساڵی بووە کەمبارانی بووە، بەڵام بێگومان ڕازین لە ڕادەی بەرهەم لە هەرێمی کوردستان بە تایبەتی ئەو وشکە ساڵیە یاخوا و کەمبارانیە هەموو هەرێمی کوردستانی نەگرتووەتەوە، یعنی بەشێک لە ناوچەکانی گرتووەتەوە. ئەژینای سەمەگەر باسی پارێزگای سلێمانی بکەین بە هیچ شێوەیەک هیچ لە ناوچەکانی ڕوبەڕووی ڕاستە ینی بە بەراورد لەگەڵ ڕادەی ئاسایی یا لە ساڵانی کەمتر بڵێن ساڵانی پێشووتر کەمتر بووە، بەڵام وشکە ساڵی نەبووە و هەروەها لە هەندێک لە ناوچەکانی پارێزگای هەولێر بە تایبەتی باکووری هەولێر و پارێزگای دۆک هەندێ ناوچەی ئەوەی کە تووشی وشکە ساڵی بۆتەوە ناوچەی گەرمیان بووە و هەندێک لە ناوچەی هەولێر بە تایبەتی باشووری هەولێر و دەشتی هەولێر ڕوبەڕووی ئەو وشکە ساڵیە بوونەتەوە. هەند منتیقە لە پارێزگای دۆک و مناتیقانەی کە ناوچەی نامسۆگەرن لە ڕووی بارانەوە یاخود نیمچە مسۆگەرن جینا بەرهەم بە بەراورد لەگەڵ ساڵانی پارە بە تایبەتی بەرهەمی سەوزە ئەگەر زیاتر نەبێ کەمتر نییە، ئەوەی کە زیاتر کاریگەری کردووە سەر ئەو سەرما و سۆڵە و بەفر و بەستەڵەکەی کە هات لە بڵێن زستانی ڕابردوو کاریگەریەکی زۆری کردە سەر بەرهەمی میوە بە تایبەتی مەسەرەن هەنار، هەنجیر، زەیتون زۆر لەو بەرهەمانە کاریگەری کردوتە سەر. بەڵێ کاک حسێن ئەوەی کە بڵێن هاوڵاتی ڕۆژانە ئەیبینێ لە نێو بازاڕەکانە بەڕاستی بە خۆشحاڵیەوە ینی هەموو خواستەکان لەسەر بەرهەمی ناوخۆن چونکە هەم دڵنیایە لە کوالەتیەکەی هەمیش بەرهەمێکی ناوخۆی پرچێژیشە بوو ئەو. بەڵام ئەوەی کە لەوانەیە گلەی هاوڵاتی بێ بۆ نمونە ئێستا لەگەڵ ئەوەی کە وەرزی چنینەوەی مەسەن هەندێک لە بەروبوومەکانە وەکو بەروبوومی تەماتە وەکو بەروبوومی شووتی ئەمانە، بەڵام نرخەکە گرانە ینی تا ڕادێ گرانە لە بازاڕە. لەوانەیە گلەیەکە ئەوە بێ کە ئەم بابەتە زیاتر جوتیاران وا ئەکەن کە بەروبوومەکانیان بە شێوەیەکی کۆمەڵ ئەفرۆشن، ینی جوتیاران یاخود کڕیارانی شوێنەکانی تری عێراقیان ئەم بەروبوومە بە کۆمەڵ ئەکڕن، بۆیە لەوانێ هۆکارێک بێ بۆی کە لە ناو بازار ئەم بابەتە زیاد بکە. ئەم چارەسەر چییە بۆ ئەمە؟ بڵێ خۆی بڵێن ڕادەی بەرهەم لە بازاڕەکانە یاخود نرخ لە بازاڕەکانە کۆمەڵێ هۆکار هەیە کە بۆ مەسەلەن نرخ هەرزانە بێ یان گرانە بێ. یەکێک لەو هۆکارانە مەسەلەی ژینگەیە، ینی وەکو باسم کرد ئێستا بە تایبەتی ئەو
سەرماوسۆڵەی ساڵی پارک لەسەر کاریگەری لەسەر میوەدانا. ئەمە یەکێکە لە هۆکارەکانی ژینگەیی. هۆکاری دووەم بڵێن ڕادەی بەرهەمە لە ناو هەرێمی کوردستانە یاخود ژمارە و جووتیارانەی کە فلان بەرهەم دەهێنن. هاوکێشەیەکی ئابووری زۆر ئاسان خستنە ڕوو لەگەڵ داواکردن عەرز و تەڵەب. هەر کاتێک خستنە ڕوو زیاتر بێ تەڵەب کەمتر بێ نرخ دابەزێ و بە پێچوانەکەشی ڕاستە. و یەکێک لە کاریگەریە گەورەکانی تر کە بە تایبەتی بۆ هەرێمی کوردستان پەیوەندی ئێمەیە لەگەڵ حکوومەتی عێراقی یاخود پارێزگاکانی خوار و ناوەڕاستی عێراق. هەر کاتێک کێشەیەک دروست ببێ بەرهەمەکان نەڕوات ئەوە بێگومان لێرە خستنە ڕووی بەرهەمەکان لێرە زیاتر ئەبێ نرخ دائەبەزێ و پێچەوانەکەشی ڕاستە کاتێک کە ئەم بەرهەمە بڕوە بۆ تەواوکردنی پێداویستەکانی ناوەڕاست و خوار و عێراق کە هەمووی بەرهەمی ناوخۆیە ینی ئێمەش دەرگاکانمان واڵایە لەبەر دەمهاتنی بەرهەمی پارێزگاکانی ناوەڕاست و خوار و عێراق. ژینگەی عێراق بە گشتی و هەرێم خەسڵەتێکی تایبەتی هەیە کە ژینگەیەکی جیاوازمان هەیە. کاتێک بەرهەمەکانی ئەوان پێگا هێشتا بەرهەمی ئێمە پێنەگەشتووە بازاڕەکانی هەرێمی کوردستان دەبنە ناوەندێک بۆ ساختنەوەی بەرهەمەکانی ئەوان و پێچەوانەکەشی. بۆیە ئەمە خاڵێکی ئیجابیە نی بەنسبەت کەرتی کشت و کاڵ. بەنسبەت بەرهەمی ئەم ساڵ وەکو ئاماژەم پێدا ئەگەر بەرهەم زیاتر نەبێ کەمتر نییە. بەڵام بە پێی قۆناغەکان کاتێک کە سەرەتا بۆ نمونە مانگی چوار بەرهەمی خەیار ئەکەوێتە بازاڕەوە بڕی ئەو بەرهەمی کە دەکەوێتە بازاڕەوە کەمە سەیرەکەی نرخ بەرزە بەرەبەرە کاتێک هەموو پێگا سەیرەکەی نرخ دابەزێ. زۆر جارە گەرە و کێشەیە دروست بێ لەگەڵ ناوەڕاست و خواروی عێراق مەسەلەن نرخ دائەبەزێ. بۆیە ئەمە کاریگەریە بەو فاکتەرانە. ئەم ساڵ وەکو باسم کرد کێشەمان نییە لە مەسەلەی ڕادەی بەرهەم، بەڵام ئەوە بوو لە ماوەی ڕابردوودا کێشەیەک دروست بوو بۆ چوونی بەرهەمەکانی ئێمە بۆ ناوەڕاست و خواروی عێراق. ئەوە باش بوو کە بە تەتەخولاتی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی یا و بەتایبەتی خودی جەنابی وەزیر ئەو کێشەیە چارەسەر کرا بەرهەمەکانمان دەڕوات بۆ پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق. ئەمە ڕەنگەیەکێکە لەو فاکتەرانەی کە نرخەکە تا ڕادەیەک گران نییە، بەڵام دەبێ ئێمە خۆمان بە بەرپرسە زانین بەرامبەر بە پاراستنی بەرژەوەندی جووتیاران و پاراستنی بەرهەمی ناوخۆ و لە هەمان کاتە خۆمان بە بەرپرسە زانین بەرامبەر بە هاوڵاتیان بەکاربەر بە شێوەیەکی گشتی. نرخەکان بەو شێوەیە بەرز نییە، بەڵام ڕەنگە بە بەراورد لەگەڵ هەندێک کاتە نرخەکە بەرز بێ. بەنسبەت شووتی مەسەلەن ئێستا گران بووە ئەوەیە کە ئەم بەرهەمە دەڕوات وە ئێستش تقریبەن لە کۆتایی وەرزی پێگەشتنی بەرهەمی شووتیە لە پێنجوێن. ئێشتا هەندێ ناوچەی ترمان ماوە ڕەنگە بەرهەمەکانیان پێگە دێتەوە بازاڕەکان و نرخەکە بەو شێوەیە نامێنێتەوە. ئەجینا ئێمە وەکو وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی یا ڕۆژنامەی کشتتوکاڵیمانێ هەر کاتێ زانیمان بەرهەمی ناوخۆ کەم بۆەوە نرخەکان گران بوو بێگومان ئێمە قەدەغەکە لابین یا ئەو باجە لابین کە لەسەر بەرهەمی هاوردە دامەناوە. باش تا ئێستا کاک حسێن پلانێک هەیە بۆی کە مەسەلەن لە کاتێکا کە بەرهەمی ناوخۆ پێ ئەگا پلانێک هەبێ بەوەی کە ئەو بەرهەمە باڵانسێک ڕابگیرێت لە نێوان خستنە بازاری لە ناوخۆ و هەناردەکردنی بۆ دەرەوەی هەرێمی کوردستان. شتێکی وایە بۆی کە جۆرێک لە باڵانسە بێ نرخەکە ئەو نەکەم بێ جوتیار سوودی لێ نەبینێنە نرخەکەش زۆر بێ کە هاوڵاتی زەرمەند بێ. ڕاستە ئێمە بەنسبەت هەرێمی کوردستان وەکو ناوەڕاست و خواروی عێراق ئەمە هەمووی بەرهەمی ناوخۆییە، ینی هەموو وەکو بەرهەمی ناوخۆیی هەژمارەکرێ. بۆیە جوتیاران ئازادن سەرپشکن لەوەی بەرهەمەکانیان لە ناوخۆ ساخ بکەنەوە یاخود هەناردەی پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراق بکرێ و هەروەها بەنسبەت ئەوانیشەوە ینی پارێزگاکانی تر بەرهەمەکانیان ئەنێرنە هەرێمی کوردستان. بەڵام بۆ ئەو باڵانسەوەکو ئاماژەم پێدا ئێمە هەر کاتێ زانیمان نرخ بەرزە بێتەوە ئێستا ئێمە لەسەر تقریبەن زۆربەی زۆری بەرهەمی سەوزەکان ئێمە باجمان لەسەر داناوە. مەسەلەن پەتاتە قەدەغەمان کردووە، باجمان داناوە لە 350 دینار و تیادی تا 750 دینار بۆ کیلۆیە کە هاوردە بکرێ.
لەبەرەوەی بەرهەمی هاوردە ناتوانێت چیە بڕچێ بکە لەگەڵ بەرهەمی ناوخۆ یعنی بە خۆشحاڵی وێستەوەی کە لە علوەکانی هەرێمی کوردستان نابیندێ بەشی زۆری بەرهەمی سەوزەی ناوخۆییە بەڵام کاتێک هەستمان پێکرد بەرهەمی ناوخۆی بەرەو کەمبوونەوە ڕوا بێگومان ئەو کاتێمە ڕێکارێکی ترە گرینە بەر بۆ لابردنی قەدەغەکردن یاخود لابردنی باج لەسەر بەرهەمی هاوردە. باش ساختکردنەوەی بەرهەمەکانی جوتیاران لە نێو ئەلوەکانە ئێوە بڵێن بە بەردەوام چاودێری ئەماکەن بڵێن کە بزان چۆن لە جوتیاران ئەم بەرهەمەیانە بنە ناو ئەلوەکانەوە و جاری وا هەیە بەرهەمێک پێویستی بۆیە هەڵبگیرێ یعنی بۆی کە فترێکی تر کاتێکی تر بفرۆشێتەوە. ئێمە طبعاً لە هەموو علوەیەکە کە زیاتر لە 30 علوە هەیە لە هەرێمی کوردستان لە هەر علوەیەکە ئێمە لیژنەی کشتتوکاڵیمان هەیە کە سەر بە بەڕێوەبەتی گشتی کشتتوکاڵی پارێزگەکانن یاخو ئیدارە سەربەخۆکانن ئەم لیژنەیە ئەرکی سەرچیان بە دوواداچوونە لەسەر بەرهەمی ناوخۆ و هەموو بەرهەمە کشتتوکاڵێکان لە ناو علوەکانە و نرخ و کامە بەرهەمی ناوخۆیە و کامە بەرهەمی هاوردەیە بۆیە ڕۆژانە ئەم لیژنانە راپۆرتی خۆیان دەدەن بە بەڕێوەبەتی گشتی کشتتوکاڵی پارێزگاکان لە ڕووی نرخ و لە ڕووی هەموو ئەو کێشە و گرفت و بابەتانی کە ڕوبەڕووی بەرهەمی کشتتوکاڵی بێتەوە و بێگومان ئەوانش لە حاڵەتی پێویستە ئاگاداری وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو ئەکرێ بۆ ئەوەی کە ئێمە بتوانین بڕیاری پێویست بین لەبەرەوەی یەکێک لە ئەرکەسەرێکیەکانی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو دابینکردنی ئاسایشی خۆراکە و پاراستنی بەرهەمی ناوخۆیە هەم لە ڕووی بڕەوە هەم لە ڕووی کوالیتیەوە. بەڵێ بابەتێکی تر هەیە لەوانەیە کاک حسێن کە هاوڵاتی بڵێن تێبینی ئەوەی کردبێ ڕەنگە بڵێن حاڵەتەکان کەم بن بەڵام تێبینی ئەوەی کردووە کە لە بەرهەمی ناوخۆی ئێمە وا ڕاهاتین بە بەرهەمی ناوخۆی کە بەرهەمێکی باشەوە دڵنیاین لێوە چێژێکی لێبینین بەڵام هەندێک جار باز لەوە کرێ هەندێک بەرهەم هەیە ڕاستە تۆ لە ڕووی ڕووکەشەکەیەوە جوانەوە ئەیکڕیت بەڵام دوجار ئەنی بەرگە ناگرێ مەسەن شووتیەک لە تەکەی قاشێکی بۆ نیو سەعات دوای ئەوە جۆرێک لە ئەوە دەرەکەوێت کە ئەم شووتیە بەرگە ناگرێ یعنی ڕێژەی بەکارهێنانی ئەو مەوادانەی ئەو مادەکیمیانی کە بۆ بەرەمهێنانی بڵێن میوە و سەوزەکان لە هەرێمی کوردستان ئەکرێ ئێوە ئەمە چاودێری ئەەکەن بۆی کە ڕاستە ڕێژەکە لەوانێ هەندێک کەس هەیە کەمتر بەکاربێنێ هندێک کەس زۆرتر بەکارێن بۆی کە بڵێن بەرهەمەکەی زوو پێ بگات و زوو بیخاتە بازاڕەوە. بەڵێ طبعاً ئێمە ئەم بابەتە بابەتێکی زۆر گرنگە وەکو باسم کردێمە تەنها بەرپرس نین لە دابینکردنی بەرهەم لە ڕووی بڕەوە بەڵکو لە ڕووی تەندروستی و کوالیتیشەوە ینی ئێمە خۆمان بە بەرپرسە زانین بۆیە وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو لە کابینەی نوێیەم یەکێک لەو بڕیارانەی کە دامان ئەوە بوو کە تاقیگە دروست بێ لە ناو ئەلوەکانە بۆ پشکنینی بەتایبەتی هەموو بەرهەمەکان بە تایبەتیش بەرهەمی ناوخۆکە دەکەوێتە ناو بازاڕەکانەوە ئەو پرۆسەیە بەردەوامە لە هەموو پارێزگاکان خاڵێکی ترەوەیە کە ئێمە بەڕێوەبەتی ڕێنمایی کشتتوکاڵی لە پارێزگاکان و لە ئیدارە سەربەخۆکان بەردەوام ڕێنمایی دەدەن بە جوتیاران بۆ ئەوەی کە چۆن مامەڵە بکەن لەگەڵ ئەم بابەتە هەم لە ڕووی بەکارهێنانی پەینی کیمیایی هەم لە ڕووی بەکارهێنانی قڕکەری کیمیاوی بۆ مەسلەی لە ناوبردننی نەخۆشەکان بۆ هەموو ئەم بابەتانە بە دوواداچوون ئەکرێ وەزای دەنەوەی کە هەندێک لەو کۆمپانیانە کە خۆیان هەڵەسن بە دابشکردن یاخود فرۆشتنی ئەم پێداویستیانە بە جوتیاران ئەندازیاری کشتتوکاڵی تایبەتیان هەیە کە بە دوواداچوونەکە لەگەڵ جوتیارەکانە بۆ ئەم بابەتە ئەمە بابەتێکی زۆر گرنگە و ئەتوانم بڵێم زۆر ئاڵۆزیشە قورسیانی بۆ ئەمە بەڵام هەوڵەکانی وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بەردەوامە بۆ بەدیهێنانی ئەو ئامانجە. باش لە سێکتەری بڵێن کشتتوکاڵیە کاک حسێن ئەوەی کە باسەکرێ تەمان لە هەموو سێکتەرەکانی تریشە ئەم گرفتە دروست بووە باز لەواکرێ کە کاتێک کە نرخی بڵێن بەروبوومێکی کشتتوکاڵی زیاکە ڕاستە هاوڵاتی گلەیەکە بەڵام دوجار جوتیاریش ئەڵێ
ئەو بابەتانی کە ئەو بەکاریە هێنێ هەم لە وەکو تۆ باست کرد لە موادی قڕکەرە لە پەینی شیمیاییە لە پێداویستەکانی کشتتوکاڵیە تا ڕادەیەک زیای کردو ینی زۆر بۆ نرخەکەی بەرز بۆتەوە ئەمە ژوای کردووە کە ئەو جوتیارە هەم لە ڕووی ئەوەی کە جاری وا هەیە توانای ناشکێ بەوەی کە ڕوبەرێکی زۆری کشتتوکاڵیکە هەم دوایی کە بەرهەمەکەش فرۆشێتەوە ئەبێ بەشی ئەوە بێ کە ئەگەر قازانجێکی کەمیش بێ بیکە لەمەیانە وەزارەتی کشتتوکاڵ چۆن هەنگاوی ناوە بەڵێ تاوان ئەمە بابەتێک جوتیار بەڕاستی بێ پشگیری بکرێ ئەبێ پشگیری بکرێ ڕاستە ئەو بەرهەم دێنێ مەسەرەن خۆی سوودمەندە بەڵام لە کۆتاییدا ئەمە قوتی هەموو هاوڵاتیانی خەڵکی هەرێمی کوردستانە بۆیە یعنی دەبێ جوتیار بەردەوام قازانجکە بۆ ئەوەی زیاتر پەیوەست بێ بە زەویەکەیەوە بە کەرتی کشتتوکاڵەوە یعنی بەداخەوە ئێمە دەبینین لە سەردەمی بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا هەموو شوێنەکان داخرا بەڵام نەمانتوانی سوپەرمارکێتەکان دابخرێ علوەکان دابخرێ لە بەرەوەی ئەمە پێداویستیشی ڕۆژانەی خەڵکە کە خۆراکە کە گرنگترین بابەتە ئەمڕۆ لە جیهانە بۆیە ئێمە هەتا تقریبان ساڵی 2014 پێش مەسلەی شەڕی داعش و دابزینی نرخی نەوت و ئەو قەیرانە دارەی کە ڕووی لە ناوچەکە و عێراق و هەرێمی کوردستان کرد ئێمە ساڵانە کۆمەڵی بەرنامەمان هەبوو کە چۆن پاڵپشتی جوتیار بکرێ هەم لە مەسلەی پەینی شیمیایی کە بە نرخی پاڵپشتی ئەیدرایە هەم لە قڕکەر هەم لە پێداویستی تۆ و هەموو پێداویستیانی کە جوتیار پێویستێتی هەرچەنە ئەو کاتەش ئێمە ینی لەوە ڕازی نەبووین کە ئەو پاڵپشتیە خوازیاری زیاتر بوون بۆ جوتیاران بەڵام بەداخەوە لە دوای ئەو قەیرانەوە ڕەنگە نەمانتوانی بێوەکو پێویست پاڵپشتی جوتیاران بکەین ئەچەنە بەردەوام وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی هەوڵی یاوە لە ڕێی دابینکردنی بوجە بۆ دابینکردنی بەشێک لەو پێداویستیانە مەسەلەن بۆ قڕکەر بۆ مەسلەی پاڵپشتیکردنی جوتیاران لە ڕووی بنەتۆوە هەوڵی ئەوەمان داوە بەڵام ئەتوانم بڵێم لانی کەم بووە ئەوەی کە ئێمە زیاتر هەوڵمان داوە بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییە ئەوە بۆ کە ئێمە چۆن بتوانین ڕێگری بکەین لە هاوردەکردنی بەرهەمی هاوردە یاخود دۆزینەوەی بازار بۆ بەرهەمەکانی جوتیاران بۆ ئەوەی کە زەرەر نەکەن بەداخەوەکو جەنابەت ئاماژەت پێدا لەم 2-3 ساڵە لە دوای بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنا کە نرخی پێداویستیە کشتتوکاڵەکان بە شێوەیەکی بەرچاو بەرز بۆتەوە یعنی تەنێ سەماد مەسە بە 300 400 500 هزار دینار بۆ گەشتۆتە زیاد لە ملیۆنێک دینار وە قڕکەرەکان بە هەمان شێوە هەموو پێداویستیەکان گران بووە لەبەرەوە ئێمە هەوڵەکانی ئێمە بەردەوامە بۆی کە جوتیاران پارێزگاری لە بەرهەمی ناوخۆ بکەین و بەرژۆندی جوتیاران بپارێزرێ لەبەرەوە نابێ بەو شێوەیە ئێمەش بڵێن بەنووسە هاوڵاتیان پێمان ناخۆش بێ کاتێک کە جوتیاران تا ڕادەیەک نرخەکان نرخی ئێستا بەرز نییە نرخێکی ئاساییە دەبێت پێمان خۆش بێ لەبەرەوەی جوتیارانمان زەرمەند نەبن جوتیارانمان بەردەوام پەیوەست بن بە کەرتی کشتتوکاڵەوە بە زیادکردنی بەرهەم لەبەرەوە ئێمە هەوڵەکانی ئێمە بەردەوام و وەزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی باش کاک حسێن بە دەرفەت ێزانم ئەمە کەمە دوا پرسیارم بێگومان ئەوەی کە پەیوەستە بە کۆمەڵێک ڕێکارەوە کە جوتیاران دەیگرنە بەر وەزارەتی کشتتوکاڵیش پشتگیریانەکە ئەمانەمان باس کرد بەڵام بابەتێکی تر هەیە کە هەر پەیوەستە بەوەی کە ڕادەی بەرهەمی جوتیار بڵێن دەستنیشانەکە ئەویش ئەوەیە کە بەداخەوە ئەوە ماوەی 2-3 ساڵە ئێمە بەهۆی ئەوەی کە ئاو کەمە بێتەوە ڕادەی باران کەمە یاخود لە هەندێک شوێنەکو تۆ باسە کرد تووشی وشکە ساڵیە بین لەوانەیە ئاوێکی بە پێی پێویستی وەکو ساڵان بەردەستی جوتیار نەکەوێت وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێم چۆن بیری لەوە کردوتەوە کە ئەو سەرچاوە ئاوانەی کە هەیەی لە هەرێمی کوردستانە بتوانێت بە شێوەیەکی باش دەستەبەری کا بۆ جوتیاران یاخود وا بکە ئەم ئاوە بە فیڕۆ نەڕوا دواتر جوتیار بەکاری بێنێتەوە بەڵێ سپاس بۆ پرسیارە طبعا هەرێمی کوردستان ینی بۆ زانیاری هەتا ئێستا جگە لە هەندێک لە ناوچەکان ئێمە کێشەی کەمی ئاومان نەبووە تا ڕادەیەک بەڵام ئێمە گرفتی ئێمە لە بەڕێوەبردننی ئاوە سەرچاوەکانی ئاو بووە
ئێستا بە خۆشحاڵیەوە ئەم ساڵ یاسای پاراستنی ئاو لە هەرێمی کوردستان دەرچوو ئەوە بۆ یەکەم جارە کە هەرێمی کوردستان ببێ بە خاوەنی یاسایەک چۆن بتوانین ئیداری ئاو بین، چۆن بتوانین سوود لەسەر چاوەکانی ئاوەربگرین، چۆن بتوانین دەست بە ئاوە بگرین بە شێوازێکی واکە بەپێی پێداویستی بێ زیادەڕەوی تیانەکەین. ئەمە خاڵیەک. خاڵی دوو ئێمە بەردەوام هەوڵمان داوە کە جوتیاران پەنابەرنەبەر بەکارهێنانی سیستەمی نوێی ئاودێری بەو سیستەمە تەقلیدیە نەبێ کە جۆگە کە بەشێکی زۆری ئەم ئاوە بە هەدەر ئەڕوا بەشێکی زۆری مەسەرەن ئەبێ بە هەڵم مەسەرەن ئەڕوات لە بەرەوەی مەساحی سەطحی بڵێن ئەو بەکارهێنانی ئەو ئاوە زیادە و خاڵێکی ترێمە کاری لەسەرەکەین مەسلەی ئەوەیە کە چۆن بتوانین بەنداوەکان ژماری بەنداوەکان لە هەرێمی کوردستانە زیاد بکەین و پۆندەکان بۆی کە بتوانین هەموو ئەو ئاوی بارانەی کە لە زستان و لە مەوسمی بارانبارینە ئەبارێ بتوانین گلی بینەوە و تەبان بێگومان ئەمە کاریگەریەکە دەسەر ئاوی ژێرزەوی سەرگلدانەوەی ئەو ئاوە بۆ دابینکردنی پێداویستیەکان هەوڵەکان بەردەوامە کۆمەڵێ بەنداو هەیە 6 بەنداوێسە کاری تیاکرێ ڕەنگە لەو ساڵە تەواو بن و بەشێکی تیشێ هەوڵ وەزارەت هەوڵەدا بۆی کە بودجەی بۆ دابینکە بۆ ئەوەی ئەم بەنداوانە دەست پێ بکرێ و خاڵێکی ترەوەی ئێمە ئێستا بۆ یەکەم جار وەزارەت ئاگاداری بەڕێوەبەتی گشتی کشتتوکاڵی پارێزگاکان و دارەسەربەخۆکانی کردووە کە پرۆژەی ئاودێری دروست بکە بە هاوبەشی ینی لە نێوان کەرتی حکومی و کەرتی تایبەت بێگومان بە بەشداریکردنی جوتیاران چۆن زەویەکان بەراوکەین بۆ ئەوەی کە متمانەی زۆرمان نەبێت ئێمە تەنها لەسەر بڵێن ئاوی باران لە مەوسمی بارانبارینە سوود لەم سەرچاوانە وەربگرین بە شێوەیەکی تەندروست وەکو سەرەتا ئاماژەم پێداکە لە ڕووی ئیدارەدانەوە ڕەنگە ئێمە کەم و کوڕیمان هەبوو بێ. دەست خۆش زۆر سپاس بۆ بڕێز حسێن حەمەکەریم کە بەڕێزیان و تەبێژی وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتێرێ من زۆر سپاس کا حسێنمان دوومان کردی بە خێر بێ سەرچاو دەستی بەڕێستا خێر بێ.